الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين آمين. بنراني برز خوشويست مسلماناني عزيز، سلام و رحمتي خواهی پروردگار برجه بسر ملایک مانده. خواهی پروردگار بگوری و عظمتی خوی عاقبت خیر من بکا، سر برج و سر فرازی دنیا و قیامت من بکا، داهاتومان لرابردومان باشتر بکا، بمسلمانی بمان جینه، بمسلمانی بمان مرینه، بمسلمانی زندی من بکاتوا. خوشویستان خوش حالم کلا برنامجتان برنامج بختوری بخدمتان دقموا، خوازیارم خواهی پروردگار تبارک و تعالی بختوری دنیا و قیامت من بکات. هر لا توری مال داین که ایچکلا هو کارکانی بختوری آدمی زاد بمسلمان و غیر مسلمانی شوا و بلام مالک و گتمان لدرسکانی رابردوش دبی بزانین چون لتاقی کرنوی مال دردچین، چون تاقی کرنوی مال زور قرصه، تاقی کرنوی مال زور قرصه من قرق زار قتوما ابتلاو تاقی کرنوی دولمندی و مالداری قرصتر لفقیری و هجاری. زور فقير هن دردسن لامتحان وابتلاء فقيري، بلام زور كموايا دولمند درسي لامتحان وابتلاء دولمنديو سروت سامان هابون. لبروش خواهي پروردگار تبارك وتعالى كباسي شكر دكات، شكر لما لمقابل سيا لمقابل نعمته هبونا. دفرمي وقليل من عبادي الشكور نالي وقليل من عبادي الصبور. كصبر لمقابل سيا لمقابل فقيري وهجاري ونخوشي ونداري وأوشتانية. زور زار دبيني إنسان نخوشة فقيرة هجارة صبر دقريت، بس خواي قورا لمقابل أو نعمتاني كبعبد بندكاني دايتشك لو نعمتانا كدبيت ماي بختوري إنسان مسألة مالجة أو بختورية اگر بمانه بختوریه چی راستقینه به دبی هول دین لامتحانی مال درسی. لحلقه رابردو كات ما نما ابو لو فرمودي پیغمبري خو عليه الصلاة والسلام راوستان كأبو هريرة رضا ورحمته خواه لسربي بمان دا جاريتوا تفرمي أنه سمع النبي صلى الله عليه وسلم يقول، يعني سمع النبي يعني لمجلس دانشتوا پیغمبر قصي كردون عليه الصلاة والسلام أبو هريرة رضا ورحمته خواه لسربي لمجلس كيبوا وبجوي خوي جوي لبيغمبر بو عليه الصلاة والسلام كقصي كردون. دفرمي أو شيء أو زاق صدقاء بيغمبر عليه الصلاة والسلام أن ثلاثة من بني إسرائيل، دفرمي سيكس لبني إسرائيل أبرص يعني أو كان خوشي بيستي هي بلكة ذات بو معلومات أو نخوشي إلا بمعجزة هذا بيتوا هيج درماني ننتا استانكش. لبروش عيسى عليه الصلاة والسلام يشك لا معجزة كاني أو نخوشي ساكر دوتو بأمر فرماني خوا كتا استاج دكتورة كان دستوستانا زور لدكتورة كان دبيني توشي نخوشي بلاشي بون. لبرو نخوشي بلاشي نخوشي كابتلاء عيبانيا بلا مون دشيوية أو نخوشيا ناقوازريت ولا نفريق بو نفريق ديكا خواه تاقيد دكاتو بو نخوشي وإنسان دبي الصبري لسر بقريت. أقرأ كتصلي ديار أو كاتي كتصلي بفكرم دي لكردواري خوش منظور بو لس حفتا ولا هشتا كان درماني بونا دوزرابو أو كاتي أوزا أعمى شوير أو سيانة خواهي قورة تبارك وتعالى أراد الله أن يبتليهم، خواهي قورة ويستيك تاقيام كاتوا
هاتوکە تاقیکردنەوە بە تایبەتی بۆ قەزیەی ماڵ بەچیان تاقیکاتەوە بە ماڵیان تاقیکاتەوە. فبعث إليهم ملكا فأتى الأبرص فقال أي شيء أحب إليك. هات لاي أو كسيكا نخوشي بەڵەچی لێیە خوای گەورە مەلایکەتێکی ناردە سەر شکلی ئینسانی. ئەوەش دلیلە لەسەر ئەوەی کە مەلایکەتانی خوا ئەتوانن بە ئەمر و فەرمانی خوا شکل و شێوەی خۆیان بگۆڕن. لەبەرەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جاری وا هەبووە جوبریل عەلەیهی سەڵات وسەلام لەسەر شێوەی دوحیەی کەلبی کە سەحابەیەکی بەرچاو و سپۆرت و ڕێک و پێک بووە هاتووە لە خزمەت پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وسەلام لەبەر ماڵی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری ڕاگرتووە قسەی لەگەڵ پێغەمبەر کردوون ڕاوەستاون ماوەکی زۆر پێکەوە کە چۆتەوە عائیشە فەرموویتی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت دوحیە چی ئیشی هەبووی پێغەمبەری خوا فەرمووی دوحیە نەبوو جوبریل بوو عەلەیهی سەڵات وسەلام سەلامیشی لێ دەکردی. کەواتە لێرە ئەوەشمان بۆ دەست دەکەوێت کە مەلایکەتانی خوا دێنە سەر شێوە و شکلی ئینسانەکانیش و ئەو توانایی پێداون خوای پەروەردگار. فأتى الأبرص لە ئەو کەسەی دەست پێ کرد کە نەخۆشی پێستەی هەیە نەخۆشی بەڵەچی هەیە. فقال أي شيء أحب إليك. چ شتێک لای تۆ لە هەموو شتێکی خۆشەویستترە. ئینسانەگە نەقسێکی هەبێ دائیمەن نەقسێکی هەبێ ئەو نەقسەی خۆی پێخۆشە نەمێنیتن. لەوەرجات دێنە سەر هەریەکە و دەیوێ نەقسەکەی خۆی نەمێنیتن. قال لون حسن وجلد حسن ويذهب عني الذي قد قذرني الناس فمسحه. پێستێکی جوان شکل و شێوەیەکی جوان و ئەو نەخۆشیەی کە تووشم هاتووە کە خەڵک بێزم لێ دەکاتەوە وەکو بڵێ خەڵک بێزم لێ چکەی وایە بێز لە هەموو شتی دەکاتەوە ئەوەم نەمینیتن فمەسەحه دەستێکی پێداهینە فذهب عنه قەذەره. ئەو نەخۆشیە یان ئەو شتێک کە خەڵک قێزی لێ دەکاتەوە نەما و پێستەکەی وەکو خۆی وأعطى لونا حسنا و ڕەنگێکی جوانیش خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بە قسمەتی کرد. قال فأي المال أحب إليك. دەرسەکەی مەچیە ماڵە کە هیچێکە لە نیعمەتەکانی خوا ئینسان پێی بەختەوەرە دەبێت کە بزانی چۆن معامەلی لەگەڵ بکاتن. قال الإبل. وەڵای من لە هەموو ماڵێکی زیاتر حەزم لە وشترە. ئەو قال البقر شك الراوي یان گوتی مانگا یان گوتی وشتر. لێرانەوە کە حەدیسەکەی جێراوەتەوە وەکو بڵێ التباسێکی بۆ دروست بڵێ مابینی ئەو دوانەیە داوایەکی کرد. فأعطى ناقة عشراء فقال بارك الله لك فيها. وشترێکی ئاوسی پێدا و گوتی ئینشاڵڵا خوای گەورە بۆت پڕ بەرەکەت دەکاتن. ئەوی لێوێن دەرێ بەجێهێشت. ئەوجا فأتى الأقرع هاتە لای کەچەڵی فقال أي شيء أحب إليك. ناڵێ جلد حسن عیبی نییە پێستی دەفەرمێ قال شعر حسن چکە پێست مووی بەسەریوە نەماون. دەڵێ وەچی ئەو خەڵکەی مووی جوانم بەسەریوە بن. ويذهب عني هذا الذي قذرني الناس. و ئەو کەچەڵیەم نەمێنی کە خەڵک بێزم لێ دەکاتەوە. دەستێکی بەسەری داهینە فذهب عنه وأعطي شعرا حسنا و موویەکی جوان خوای گەورە بە قسمەتی کرد. قال فأي المال أحب إليك. چ ماڵێک لای تۆ خۆشەویستە؟ قال البقر. ئەوەی یەکەمیان داوای وشتری کرد ئەوەی دووەمیان داوای چی کرد؟ مانگای کرد. فأعطي بقرة حاملة مانگایەکی ئاوسی دایێ وقال بارك الله لك فيها. عفوا خوای گەورە بەرەکەتی باوەتێویشی بەجێهێشت. فأتى الأعمى فقال أي شيء أحب إليك. هاتە لای کوێری وتی چ شتێک لای تۆ لە هەمووی خۆشەویسترە؟ قال أن يرد الله إلي بصري فأبصر الناس فمسحه. خوای گەورە تەبارەک و تەعالا چاوەکانم ێ بداتەوە خەڵکی پێ ببینم فمسحه فرد الله إلي بصره. خوای گەورە چاوی پێدانەوە. تەبەن هەمووی بە ئەمری خوایە. ئاگاتان لەوەی بێ
ئەوە هێز و قووەتی مەلایکەتی نییە بڵێ وەڵا مەلایکەتانی خوا و ئیشارە دەتوانن بکەن هیچ شتێک بەبێ ئەمری خوا ناکرێت ئەها پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام بەبێ ئەمری و فەرمانی خوا هیچیان نەکردووە هیچیان پێ نەکراوە مەلایکەتانی خوش تەبارەک و تەعالا هەر بە هەمان شێوە نەیانتوانیوە هیچ شتێک بکەن بەبێ ئەمر و فەرمانی خوا تەبارەک و تەعالا قال فأي المال أحب إليك دەڵێت چ شتێک لە لای تۆ لە هەموو شتێکی خۆشەویسترە قال الغنم فەرمووی چی؟ فەرمووی غەنەم ئەزانت چێو نییە؟ مەڕ و ماڵات لەبەرەندێش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر ستایشی چی کردووە؟ مەڕ و ماڵاتی کردووە بە تایبەتی مەڕ بەرەکەتی تێدایە مەڕ لە هەر ماڵێکی فەقیری بەخۆی وەنابینیت قال الغنم فأعطي شاة ولدا وەکو بڵێ مەڕێکی ئاوسی دایە کە بزێتن فأنتج هذان وولد هذا فكان لهذا وادي من الإبل ولهذا وادي من البقر ولهذا وادي من الغنم هەر سێکیان بەرەکەتیان کەتەوە یەک دۆڵی وشتری پەیدا بوون وطبعا پاشی ماوەکی دیکەیە یەک دۆڵی ڕەشە وڵاخ و مانگای پەیدا بوون یەک دۆڵی مەڕ و ماڵاتی پەیدا بوو جاوای ابتیلا و تاقیکردنەوە کە لێرە دەست پێ دەکاتن خۆشەویستان ئینسان کە ماڵی هەبوو ئەگە بتوێ بەو ماڵی بەختەوەربی دەبێ بزانی خاوەنی ماڵی ڕاستەقینە ئەتونی خاوەنی ماڵی ڕاستەقینە چێیە؟ خوایە لەبەرەوە خوای پەروەردگار کە باسی ماڵ دەکات دەفەرمێ لەو ماڵەی ببەخشن کە خوا پێی داون لەو ماڵەی ببەخشن کە خوا پێی داون تەبارەک و تەعالا لەبەرەوە خوای گەورە خاوەنی ڕاستەقینەی ماڵ و سەرۆت و سامانە ئەمنوت و ئەو ماڵە بە ئەمانەت لە کنە منوتووە ئەتوانین ئەو ئەمانەتە کە خوا پێی داوین کە خاوەنیەتی وای لێ بکەین هەم پێی بەختەوەربین هەم پلە و پایاکی باشمان دەستکەوێ لە دوا ڕۆژدا ئەو جاهات لەسەر شێوە شکلی هەمان مەلایکە شکل و شێوەی خۆی گۆڕیوە ثم إنه أتى الأبرص في صورته وهيئته هات لەسەر شکل و شێوەیەکی هات بۆ لای کابرای کە نەخۆشی بەڵەکی هەبوو پێستی هەبوو فقال رجل مسكين قد انقطع بي الحبال في سفري پیاوێکی فەقیر و هەژارم وەکو بڵێ ڕێم لێون کردووە لە سەفەری هیچم پێ نەماوە و فلا بلاغ لي اليوم إلا بالله ثم بك وەکو بڵێ ناتوانم بگەمەوە ئەو شوێنی خۆم ئەگەر بەچێ گوتی خوای پەروەردگار ئەو فریام نەکەوێ پاش خوای پەروەردگار چەگە تۆ هاوکاریەکم نەکەی وشترێکم پێ نەدەی ئەو جا چی پێ دەڵێ بە کابرای نەخۆشی پێستەی هەبووە ئەسئەلوکە داوات لێ دەکەم بالذي أعطاك اللون الحسن والجلد الحسن والمال داوات لێ دەکەم بەو خوای کە ئەو پێستە جوانەی پێداوی ئەو یعنی وەفکری دینیتەوە بەسانە کابرا ئەگە تووشی توغیان بوو إن الإنسان ليطغى أن رآه استغنى يعني ئەو توغیانە زۆر موسیبەتە دەڵێ کە ئەو ماڵەی پێداوی یەک وشترم بدێ یەک دۆڵە وشتری هەبووە قڕوە سەر ئەتەبەلەغ به في سەفەری وەکو بڵێ سواری دەبوو بۆی سەفەرەکەی خۆم پێ بگەمەوە شوێنی خۆم فقال الحقوق كثيرة دەچی دەڵێ کاکە بەخوا پێڕا ناکەم برا بەخوا ئەوەندە مردم هەندی بدەمە خەڵکی و کاکە ئەدەمە فڵانی و فیسالی و خەڵکی زۆر ڕوم تێدەکا و پرۆژەی زۆر کوڕە کاکە هەموو بەزم و ڕزمەی ناوێتن داوای یەک وشتریا لێ کردی ڕەبی ماڵت ئاوەدان بی کابرا دێ تەلات فەقیرێکە هەژارێک کوڕە شتێکۆکی بدێ هەر شتێکی بدەی پێ ڕازی دەبی کابرا پێویست ناکە سەجلی لۆ بکەی وەڵا کاکە هەرکوش نزانم چم لەسەر شانی زۆرن فقال كأني أعرفك کە نەیدایێ گوتی دەڵێ ئەمنە تو دەناسم مەلایکەتەکە پێ بوو ألم تكن أبرص أديتو بلق نبوي يقذرك الناس خلق بيزي لذا كرديوا فقيرا أعطاك الله
فقير بخواي قول أو مالي بيداي. فقال إنما ورثت هذا المال كابرا عن كابر. فرب بابا تفسدلي باب الباب لهم بزي معه ميراتي باب البابيت. فقال إن كنت كاذبا أقدروي بكي في دعواك لو قصاني كذيكي فصيرك الله إلى ما كنت. يا ربي خواهي قولوكو واتلبكاتوكو بيشوا بيش خويلاتو فقير وهيتي نما بلا تشيكش روي تيكردوا أو معاملة نبو معي معاملة لقل نعمة المال هاتا لاي ويكتصل همان شي تيقوتو دوباري ناكمو همان داوا كاي تيكردوا ويش قلتكاكا لك تصلب أو برسة زوانا مهدو هركا صليب هنا بيني ولا جاني خوم دا أركو ما في زورن بسر موا أخوانا توانم هيت مانقايد شد بدمي أو مالو سرطو سامانش ميراتي داكو باوان لو بوم بجي ماوا أقدروي بكي ربي خواهي قورو چخوت لبكاتو فقيري كردو كتصليج بوا هاتا لا يسيم كزوتواهان لسيان إيش تواني معامليشي تندروس لقال هالبكا بيتا ماي بختوري. وأتى الأعمى في صورته وهيئته فقال رجل مسكين وابن سبيل انقطعت بي الحبال في سفري فلا بلاغ لي اليوم إلا بالله ثم بك أسألك بالذي رد عليك بصرك. فقير مهجار مريب أو روهيس بناجيك من باش خواو أو زاتو هاتوم فنا يعني وكبلي دعوات لي كم لبو خاطري أو خواي كتساوي شاتا يك كاورم بدأيه بويك سفرك خومي بي ما يسر بكم وبي بجموزيه أو ذا فرموي فقال قد كنت أعمى فرد الله لي بصري كابرة تماشكا تو والله الراستك من كشيربو حالي خوبوي بازدكا خواي قورة تساوي يداو موا فخذ ما شئت ودع ما شئت ذا كاوركسي خوا عفت كات بروعوت وناو ميقلي بكوا هرچی دەی بێ گەردەنی بابیشت ئازابیت هەرچی کە دەی بێ حەڵاڵ دۆشی بەجێ دێڵی ئارەزوی خۆتە ئەوە سەخاوەتە ئەوە توانی لەگەڵ ماڵ معاملەیەکی تەندروست بکات ئەو جا فەرمووی ئەمن پێویستم بەوەی نییە ئەمن مەلایکەتی خوام خوای گەورە منی ناردووم وەکو ئیمتیحان و ئیبتیلا بۆ هەرسێکتان هەردوو ڕەفیقەکەت ساقیل بوون ئەتۆ ناجیە خوای گەورە بەرەکەت بایەتە سەرەوت و سامانت خۆشەویستانم ئینسان ئەگەر معاملەیەکی تەندروست لەگەڵ ماڵ بکە ماڵ نیعمەتی خوایە ئیوامان بینی لەو سەردەمەی خۆمان ماڵی زۆر هەبوو سەرەت و سامانی زۆر هەبوو زۆری دەوڵەمەند بوو خەڵک پێی دەگۆ ماوەستایانی ئاینی پێیان دەگۆ زەکات بدە ناوی نادەم هەمووتان دەیناسن دەیگۆ جارویان حیساب دەگویان ئەو هەموو پارەی بدەم وەڵڵا نایدەم کە مردیش ئاهاوکو ئیمتیحان و ئیبتیلایەک لە پارەی خۆی کفنی بە قسمەت نەبوو کە مرد لە ماڵی خۆی کفنی بە قسمەت نەبوو خەڵکێک هەمووتان دەیناسن بە خێری خۆی کفنی بۆ کرد کفنیان کرد سندان لەو ماڵی داتن و کردەواری خۆمان دەلەو ماڵم بۆچی ماڵ بۆی کە پێیوە خۆش گوزەران بی بەختەوەر بی بتوانی خێر و سەدەقە و حەسەناتی پێ بکەی بتوانی پێی بەختەوەر بی ئاها کەسێکە ماڵیشی هەیە کە نایبەخشی لەناو خەڵکی چەند قێزەون دەڵێن فڵان کەس ڕەزیلە صفەتی ڕەزیلیش بە هەر کەسێکی وە نووسرا زۆر خراپە زۆر پیسە خەڵک ڕقی لێ دەبیتەوە خەڵک خۆشی ناوێتن لەبەرەوە خۆشەویستانی خۆم هەوڵ دەین ئەو ماڵەی کە هەمانە زۆر بەیان کەم بێ هەوڵ دەین پێیوە بەختەوەر بین لە کۆتایی بەرنامەکەیدا کە کۆتایی بەو بابەتەش دێنم بۆ بەختەوەری ئێمە چۆن بەختەوەر دەبین بە ماڵ بە کورتی ماڵ گەیشتە حەدی نیساب زەکاتی لێ بدە ڕەزیلی لێ مەکە زەکاتت لێدا ئەوجا بیبەخشە سەدەقە و حەسەناتی پێ بکە لە خۆتی سەرفکە لە منداڵەکانی خۆتی سەرفکە ڕەزیل لەسەرێکی دامەنێ کوڕم چاوەکەم خوشکم مەی هاوێ ناو کەنتۆرێ قفڵی لێ مەدا دەی ئەو جارەش وەسێت ئەگە مردم وەڵا هەندەم لەو کوڕەگە مردی وەڵا ئەگە پیاو بن یەک سنتت لێ ناکەنە خێر پیاو بۆ بخۆت بکە خێر ماڵی کە تو مردی خۆ ماڵی تو نەما لۆ پیاوەتی بە ئاوی حەمامێ دەکەی
وەرە ماڵی وەرەسەیە فەرمووی ئێستا لە بەردەستی تودا ئێستا خێران بۆ خۆ بکە ئێستا مزگەوتێ دروستکە ئێستا بیکە سەدەقەی جاریە لەبەرەوە ئەگەر بەو شێومان معاملە دەگەڵ کرد بەختەوەر دەبین و ماڵیش دەبێتە نیعمەتێک لە نیعمەتەکانی خوا بەڵام ئەگەر بێت سەوانە بوو دەبینە عەبدی ماڵ وەکو ئەو دوو نەفەرێ دیکە ساقیت دەبین والسلام عليكم ورحمة الله وبركاته.